دیارە لە ساڵی نۆی کۆچی پاش 9 ساڵ لە کۆچکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە، پاشەوەی کە دەوڵەتی ئیسلام لە مەدینە کەوتە سەرپێی خۆی، بربەستە بچووکەکان کە خێڵەکانی عەرەب بوون بەرەبەرە کۆتایی پێ ئەهات، بۆیە زلهێزەکانی زەمانی خۆی ئەم کارەیان زۆر زۆر پێ ترسناک بوو. دروستبوونی دەوڵەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم و دەوڵەتی ئیسلامیان زۆر پێ قورس بوو، هەستیان بە خەتەرەکە کرد. بۆیە ڕۆمەکان بڕیاریان دا سوپایەک کۆ بکەنەوە بۆ ئەوەی بێنە سەر مەدینە. بەڵام پێش ئەوەی ئەوان سوپاکەیان کۆ بکەنەوە، پێش ئەوەی کە ئەوان خۆیان ئامادە بکەن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاگادار مەوزوعەکە ئەبێ. لەبەرەوە پێش ئەوەی ئەوان دەست پێشخەر بن و بێنە سەر مەدینە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سوپایەکی گەورە کۆ ئەکاتەوە کە ژمارەکەی لەو کاتانە گەورەترین سوپا بووە، کە بریتی بووە لە 30,000 کەس، کە هەرگیز لەناو عەرەب ئاشتیوا نەبووە. 30,000 کەس پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 30,000 جەنگاوەر کۆ ئەکاتەوە و ئەڕواتە سەری ڕۆمەکان. کۆکردنەوەی ئەو سوپایە لە کاتێکا بوو کە دنیا زۆر گەرم بوو، ساڵێکی نەهاتی و وشکە ساڵی بوو، حاڵەتەکە زۆر ناخۆش بوو. بۆیە ئەو غەزوەیە ناونرا غەزوەی عوسرە، پێشەوەترێ غەزوەی تەبوک و هەروەها پێشەوەترێ غەزوەی عوسرە. عوسرە یعنی لە تەنگانەی و لە ناخۆشی و لە قورسیوە هاتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لە مسلمانان کرد کەوا خێر و سەدەقە بکەن، پارە کۆ بکەنەوە بۆی بتوانن تەجهیزی ئەو جەیشە بکەن، ئەو جەیشە ئامادە بکەن، ئەو سوپا گەورەیە ئامادە بکەن کە هەرگیز وێنەی نەبووە پێشە. ئیتر مسلمانان هەر کەسێ لە لای خۆیەوە هەڵ ئەسێ بە بەخشیندەی بە خێرکردن. تەنانەت مسلمان وا هەبوو قاپی خورمای هەبوو هێنای، مسلمان وا هەبوو لە ماڵەوە بەڕێیەکی هەبوو هێنای. هەتا لەوێ ئەو حادیسەیە کە بیستومانە زۆر جار کە منافەسەی نێوانی ئەبوو بەکر و عومەر خوا لە هەردوویان ڕازی بێ، ئەم دوو ئیمامە گەورە لەوێ منافەساکەن. عومەر ئەڵێ لە هیچ کاتێکا من نەمتوانیە پێشی ئەبوو بەکر بکەوم، لێرە ئەبێ پێشی بکەوم. ئەڕواتەوە بۆ ماڵ سەرۆت و سامانەکەی ئەکا بە دووکتەوە نیوەی ئەهێنێت ئەیخاتە بەردەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا ئەفەرمێ عومەر چیت جێڵاوە بۆ ماڵ و مناڵ؟ ئەفەرمێ نیوەیم جێڵاوە. ئەی پێغەمبەری خوا کردمەتە دووکتۆ نیوەم هێناوە. ئەفەرمێ پاش کەمێک تەماشای کرد، ئەبوو بەکر هات هەموو ماڵەکەی لە بەردەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم دانا، هەرچی سەروەت و سامانی هەیە داینا لە بەردەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بۆ سێیەم جار ئەبوو بەکر ماڵەکەی خۆی هەمووی ئەکاتە قوربانی ئاینی پیرۆزی ئیسلام، ئەیخاتە بەردەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمێ ئەبوو بەکر چیت جێڵا بۆ ماڵ و مناڵت؟ ئەفەرمێ خوا و پێغەمبەری خوام لە جێگەی جێڵا. ئەلەوێ عومەر ئەفەرمێ ئیتر من بۆم دەرکەوت هەرگیز ناتوانم پێشی ئەبوو بەکر بکەوم. ئەڵێن ئیمامی عوسمان ڕۆیشت 940 حوشتر بە بارەکەیەوە لەگەڵ 60 ئەسپا هێنای بۆ بوتی ئەی پێغەمبەری خوا من ئەوەنە ئامادە ئەکەم بۆ ئەم سوپایە. لە هەندێک لە ڕیوایەتە ئەڵێن ئیمامی عوسمان 10,000 دیناری هێنا خستێ باوشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. فەرمووی ئەی پێغەمبەری خوا، فەرمووت بەهەشت بۆ ئەو کەسەیە ئەم سوپایە ئامادەکە، ئەوە من ئامادەیەکەم. ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم پارەکانی ئاوا قەت تەسەووری نەئەکرد ئەم پارەیە لەم لەحەزاتە کۆت بێتەوە. ئەم دیمی و ئەو دیمی بە پارەکانە کرد و فەرمووی ما ضر عثمان ما فعل بعد اليوم. فەرمووی لە ئەمڕۆ بەدواوە عوسمان هەرچی بکا زەرەری پێ ناگەیەنێ. یعنی ئەگەر هەڵەش بکا ئیمامی عوسمان خوای تەعالی لێی خۆشە بێ و زەرەری پێ ناگەیەنێ.